پرۆسەی بەرنامەکان کە دیاریمان کردووە یەکێک لەوانە هەڵمەتی هۆشیاری بۆ داگیرکاری و دژی داگیرکاری و ژن کوشتن لەبەرەوەی ئێمە ئەگەر تەماشا بکەین ئەو گۆڕانکاریانەی لەم ڕۆی ئێستای باشووری کوردستان لەم دواییە کە ڕوویداوە هەم پرۆسەی داگیرکاری باشوور مەودایەکی فراوانی لە خۆی گرتووە هەرچەند ئەمە مێژۆکەی کۆنا بەڵام دەبینی لە کاتی ئێستادا فراوانبوونێکی تەواوی بەخۆ بینیوە ڕۆژانەش هێزی بێگانە لە خاکی کوردستان بەرەو فراوانتر مەودا دەگرن سەر ئەنجام ئەوەی کەوا دووچاری نەهامەتی ئەبێتەوە ئێمەی باشووری دانیشتوانی باشوورین خەڵکی گوندەکانن کە بەهۆی ئەو تۆپبارانی و داگیرکاریە و ئەو هێرشە ناڕەوایی کە کراوەتە سەر سنوورەکان ژمارێکی زۆر لە خەڵکی بێتاوان دووچاری شەهیدبوون بوونەتەوە ماڵکاولێکی زۆری لێبەوە گوندەکان کشتتوکاڵیان دووچاری نەناوچوون بۆتەوە و حاڵەت لە هەمووی گرنگتر ئەوەیەکەوە حاڵەتێکی دەرونی ئارام دروست بۆ ناوچەکەیە ئەمە خۆی و لە خۆیەوە ئەکەکەوە باشوور بەرەو دۆخێکی نەهامواری بچێت چونکە ئێمە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعزیەکێک لە سیاسەتەکانی ڕژێمی حکوومەتی بەعسی پێشوو ئەوە بووکەوە هەستا گوندەکانی هەمووی نەناودا و هەمووی خەڵکەکانی لە ئۆردوگا زۆرەملیەکان کۆ کردەوە دوای پرۆسەی دەستپێکردنی هەڵمەتی ئازادی باشووری کوردستان ئێمە یەکێ لەو کارانە کە کەسانی ڕۆشنبیری کەسانی خەمخۆر کە دەستیان پێکرد ئەوە بوو کە خەڵکەکان بگەڕێنەوە بۆ گوندەکان ئاوادانکەنەوە بۆ چووکە ئێمە وڵاتێکی کشتتوکاڵین و بربڕەی پشتی سەرەکی ئابووری وڵاتی ئێمە پابندە بۆ کشتتوکاڵ و مەڕوداریانەی کە لە گوندەکان ئەکرێت کەواتە ئێمە لە بەرەوەی گوندەکان پشکێکی بەهێزیانە لە دیاریکردنی ئابووری ئێمە چیمان کرد هەستایم خەڵکانی ڕۆشنبیرکاریان بۆ ئەوە کردکەوە خەڵکەکان بچنەوە گوندەکان ئاوادان بکرێتەوە سەر لە نوێ بتوانێت کەوا کوردستان لەسەر ئابوورێکی باشی خۆی بوەستێ بەڵام ئێستا دیسانەوە هاوکێشەکە بەرەو پێچەوانە بوون دەڕاتەوە دەبینین بە پێچەوانەوە هەندێک لە گوندەکان دووچاری چۆڵکردن هاتوونەتەوە و سەرباری ئەوەی ئەو دۆخەنە ئارامیە لە سنوورەکە دروست بووە ئەمە یەکێک بوو لەو خاڵانەی کە ئێمە پێویستمانزانی کە کاری لەسەرکەین خاڵێکی دیکە مەسەرەن بریتە لە ژن کوشتن چونکە ئێمە سەر لە نوێ هاوکێشەکان تێکەڵی ژن ئەبێتەوە تۆ کاتێکەوە داگیرکاری ئەبێ باجی سەرێکی ئەیدا ژن ئەیدا دایکەیدا هاوژین ئەیدا ئەمانە هەموو وا ئەکەکەوا ژن جاریکە دووچاری نەهامەتی و باشدان بێتەوە بەڕاستی کۆمەلگای مێسا زۆر بەرەو ئەوە ڕوا بە تایبەتی چینی گەنجەکانمان کەوا متەئەسیرن بە دراما بیانیەکان بە تایبەتیش درامای تورکی کە شەیەکی زۆری ناوەتەوە لە ناو کۆمەلگای کوردیە و بە هیچ شێوەیە کۆمەلگای کوردی بەرەو پێش نابە زۆر بگرە بەرەو دواوەی ئەبا لە زۆربەی ڕۆکانەوە بەداخۆ مؤسسەیەکمانێت دەستگایەکی هونەریمان نییە بتوانێت خۆمان چەندین لە مێژووی خۆمانە ڕووداو هەیە بۆ نمونە ڕووداوی ئەنفال ڕووداوی کیمیاباران کێشەی ژنان ڕۆژانە هەیە لە کۆمەلگای بتوانێت بیکا بە دراما و پیشانی خەڵکی باواقعی مجتەمەعی خۆمان ڕەنگانەی مجتەمەعی خۆمان کۆمەلگای خۆمان پیشانی خەڵکی خۆمانمان نەک کۆمەلگای کە هیچ پەیوەندێکی بە کۆمەلگای و کولتوری کوردیەوە نییە بەتەکید گۆڕانکاریان زۆر بەسەر ئێمە هێناوە بەتایبەتی بۆ سەرجیلی گەنجەکانمان تەنانەت لە قسەکردنیانە لە شێوازیانە لە هەڵسوکەوتیانە لە جلوبەرگیانە هەستەکەی کاریگەریکی زۆری ئەو درامانی بەسەرەوەی زۆربەی کات هێرشەکان لە کۆناکە هەبووە هێرشی سەربازی هەبووە تا ئێساژەوە ئەوەش هەر بەردەوامە بەڵام هێرشی تریشێ ئەویش هێرشی کللتوریە و هێرشی فکریە هێرشە بۆ سەر مێشکی مرۆڤ بۆ سەر هەڵسوکەوتی بۆ سەر جلوبەرگی بۆ سەر ڕەوشتی لەم ڕوانەشەوە بێگانە توانێت بە ئاسانی بچێتە ناو هەموو نەتەوەیەکەوە و هەموو کەلتورێکەوە کە بێوێ تێکی بشکێنێت چالاکیەکانمان چڕ بکەینەوانێ لە ڕووی یاساییەوە مەسەلەن لە ڕووی وشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا بەوەی کە ئەو دۆسیانەی مەسەلەن کە ژن کوژراون و دۆسیەکانیان داخراوە لە دەرەوەی دادگا با بڵێن بە شێوازێکی عشایریانە کێشەکانیان هەل کردووە لە بەرامبەر بڕێک پارەیە یاخود لە پێناو ئەوەی کە لە ترسی حیا و ناموس کە گوایە لە ناو کۆمەلگاندا ناوزڕاو نەبن خێزانەکانیان کێشەکان پەردەپۆشەکرێن بەداخەوە یعنی زۆربەی زۆری کوشتنی ژنانیش ئەخرێتە ئەستۆی ئێمەی خۆمانی ژنان یعنی وادا ئەنرێت کە ئێمە یاخود با بڵێن حاڵەتی نەفسیمان تەواو نەبووە یاخود کێشە کۆمەڵایەتیەکان زیاتر بەلای ئێمەی ژنانە ئەکوژرێتەوە ئەشکێنرێتەوە کە بکەری سەرەکی کارەکانیش پیاوانن یعنی هاوسەنگیەک هەیە لە نێوان ئەو کارانەشی کە ئەکرێتەوەی کە بە شێوازێکی کۆمەڵایەتی تاوانەکەی ئەخرێتە ئەستۆی ژن لایەنی دووهەم ئەوەی کە بەرپرسیارە لێی ئەتوانم بڵێم لایەنی یەکەمە لایەنی یەکەم پیاوە خودی پیا و هۆکاری دروستکردنی کێشەکانە بەڵام لە هەمان کاتیشدا ئەخرێتە ئەستۆی ژن ژنەکە بەکەردا ئەنرێت
جگە لەوەی کە ئەکوژێ مەسەنیا زۆرینەی ئەڵێن خۆیان کوشت ئەوەنەی کە من تێڕوانینم هەبێت و ئەوەشی کە بۆتە هۆکاری ئەوەی کە کەمپینێکی وا ڕابگەێنین پەت فیشک چەقۆ هیراوەتە دەست ئێمە ژنان خۆمان یعنی ئەگەر نەشکوژرەی ناچارەکرین بەخۆ کوشتن لەبەر ئەوە ئەمانەوێت شتەکان عنی کارێکی وا بکەین هەماهەنگێکی وا بکرێت کە کێشەکان لە دەروەوەی دادگا لە دەروەوەی یاسا چارەسەر نەکرێت مەسەرەن چالاکی یاسایی لە ڕووی شیارکردنەوەی خەڵک یاخود بەکاراکردنەوەی یاسا مەسەرەن بە دوور لە دەستێوەردانی لایەنە پەیوەندیدارەکان لایەنە سیاسیەکان کێشەکان چارەسەر بکرێت ئەگەر بێت و ئێمە بۆیە ئەڵین ئەم دوو تەوەرە هەردووکی پەیوەستە بەیەکەوە ئەگەر داگیرکاری و تۆپبارانکردن و کۆمەڵکوژی سەر سنوورەکان نەمێنێت بە دڵنیایەوانێ کێشە کۆمەڵایەتیەکانیش لە ناو خۆمانە چارەسەر ئەبێت پێمان وایە ئەگەر لایەنی کۆمەڵایەتی ئاستی وشیاری کۆمەلگا بەرز بێتەوانێ ئاشتەوایی بۆ ناو خێزانەکان نەگەڕێتەوانێ ئاشتەوەیە گەڕێتەوانێ بۆ ناو حیزبە سیاسیەکان لایەنە سیاسیەکان ئەگەڕێتەوانە بە ناو ماڵی کوردی بەگشتی